دواخستنی ئەم پرۆسەیە لەبەر ئەوەی 4 مەرسومی بۆ دەرچووە لەلایەن بەڕێز سەرۆکی هەرێمەوە تا ئێستا هیچ بڕیارێک نییە وەکو لایەنەکانیش یەکێتی نیشتمانی کوردستان ئامادەکاری تەواوی کردووە و خۆتان دەزانن دەی مانگ دەستنیشان کراوە بە پێی بڕیاری کۆمیسیۆن بۆ ئەوەی کە هەڵمەتی هەڵبژاردن دەست پێ بکات کە 5 ڕۆژی کە دەکات هەتا ئێستا وەکو بڕیار هیچ بڕیارێک نییە کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئەم پرۆسەیە دوا بخات ڕۆژێک یا مانگێک یا هیچ کاتێک شتێکی وها لەم بابەتە نییە و هیچ ڕێکەوتنێکیش تا ئێستا لەسەر ئەوە نەکراوە کە ئەم پرۆسەیە دوا بخرێت تەنها دەنگۆیەک هەیە و لە سایتەکانە کۆمەڵێک وتوێژی لەسەر کراوە هەر وتەبێژی فەرمی کۆمیسیۆنیش ئەمەی ڕەت کردەوە کە با بڵێن ئەو دیمانانەی کە لەو سایتانە ئەکرێت لەسەر دەرهەق بەوەی کە گوایە کۆمیسیۆن کارەکانی ڕاستپار دەبێت یاخود پرۆسی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانی خولی شەشەم دوا بخرێت ئەم بابەتە وەکو وتەبێژەکەی کۆمیسیۆن باسی کرد ئەڵێ دوورە لە ڕاستیەوە و ئێمە بەردەوامین لە ڕێکارەکانی لۆجستی و ئامادەکاری هونەری و یاسایی هەمووی ئامادەیە بۆ ئەوەی ئەم پرۆسەیە لە دەی مانگدا لە دەی حوزەیراندا بە ئەنجام بگەێنرێت ئەمە جەنابەت فەرموویت وەکو باسم کرد دەنگۆیەکە قسەیەک هەیە ئەم بابەتە پەیوەست نییە بە بەڕێز مالیکیەوە و هەروەها بەڕێز سەرۆکی هەرێمیش دەسەڵاتی ئەوەی نییە کە بەپێی یاسا ئەم بابەتە دوا بخات ئەم بابەتە پەیوەستە بە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق و دادگای فیدراڵیەوە کە دواوادە دانراوە لە دەی حوزەیراندا ئەم پرۆسەیە بە ئەنجام بگەێنرێت ئێمەش ئەو هەواڵەمان بیستووە کە جەنابەت ئەفەرموویت بەڵام ئەمە تەنها دەنگۆیەکە و بڕیاری فەرمی نییە ڕاستە ئەموتەیە ئەم قسانە کراوە ئێمەش بیستومانە بەڵام ئەمە دوا بڕیار نییە و بڕیاری فەرمی نییە بەڕێز ئەمڕۆژ ئەوەی جەنابەت ئەفەرمیت کە بەڕێز سەرۆکی هەرێم لە تارانە ئەمڕۆ سەردان دەکات پێم وابێ بەڕێز کاک باولیش سەردانی ئەمریکا دەکات ئێمە شتێک هەیە یعنی بە لەگەڵ واقعدا بین ئێمە لە هەرێمی کوردستانین بەشێکە لە عێراق بابەتی هەڵبژاردن 5 خولی هەڵبژاردننی پێشووی هەرێمی کوردستان بەڕێوە چووە بەداخەوە هیچ خولێکیان لە کات و وادەی خۆیدا بە ئەنجام نەگەێنراوە ئیلا ڕێکەوتنی سیاسی لایەنەکانی لەسەر کراوە و چەند جار وادەی بۆ دەستنیشان کراوە دوجار ئەم پرۆسەیە بە ئەنجام گەیاندراوە ئێستاش یعنی ئەم قسەیە هەیە یعنی ئەم ڕەشبینیە لە لای هەندێک لایەن هەیە کە بەشداری نەکەن یاخود ئەم پرۆسەیە پەک بخەن یاخود بە جۆرێک لە جۆرەکان ڕێگای ئەوە نەدەن کە هەڵبژاردن لەو گوزەری دەسەڵاتی خۆیان و لە قەڵەمڕەوی دەسەڵاتی خۆیان بە ئەنجام نەگەێنرێت بەڵام بیرمان نەچێت هەڵبژاردن مافێکی دەستوری هەموو تاکێکی کۆمەڵگەی ئێمەیە و عێراق و هەرێمی کوردستانەوە کە لە مادەی 56 دەستور بە ئاشکرا ئاماژەی پێدراوە و پەیوەستە بە مافی تاکەوە هەموو لایەنێک ئازادە بەشداری کۆی پرۆسی هەڵبژاردنەکان بکات یاخود بەشداری نەکات بەڵام ئازاد نییە لەوەی کە بربەستێک لە بەردەم پرۆسی هەڵبژاردنەکانە دروست بکات یاخود لەبەر ئەو بیانی و بەهانانەی کە خۆی هەیەی هەوڵی ئەوە بدات کە پرۆسی هەڵبژاردنەکان دوا بخات کە ئەمە بەڕاستی دوورە لە تێزی دیموکراتیشەوە لەبەر ئەوەی هەڵبژاردن بۆ خۆی یەکێکە لە بنەماکانی هەڵبژاردن دیموکراتی وەکو باسم کرد بە هیچ شێوەیەک وتەبێژی فەرمی یەکێتی نیشتمانی کوردستانیش ئەوەی ڕەت کردەوە کە هیچ وتوێژێکی فەرمی لەسەر دواخستنی وادەی هەڵبژاردن کرابێت و ناتقی ڕسمی یەکێتی وتەبێژەکەی باسی ئەوەی کرد کە ئێمە هەموو لێدوانێک لەسەر دواخستنی وادەی هەڵبژاردن ڕەدەکەینەوە بەڵێ وەکو باسم کرد قسەی سایتەکان ناگێڕمەوە بەڵام ئەوەی کە فەرمی بێت هەم لە کۆبنەوەکەی مەکتەبی سیاسی هەم لە بەلاغەکەی مەکتەبی سیاسی کۆتا بەلاغی مەکتەبی سیاسی باسی ئەوە نەکراوە کە هەڵبژاردن دوا بخرێت باسی ئەوە کراوە کە یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ ئەنجامدانی پرۆسەکایە لەو وادەیە کە بەڕێز سەرۆکی هەرێم واژۆی لەسەر وادەکە کردووە کە دەی حوزەیرانە و مەرسومی چوارەمی بۆ دەرکردووە و هیچ ڕێکەوتنێکی یەکێتی لەگەڵ هیچ لایەنێک نەکراوە لەسەر ئەوەی کە ئەم پرۆسەیە دوا بخرێت ئامادەکاری دەستگای هەڵبژاردنەکانی یەکێتی نیشتمانی کوردستان ئامادەکاری تەواوی کردووە بەڵام وەکو باسم کرد بڕیاری بانگەشەی هەڵمەتی هەڵبژاردن لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە دەردەچێت هەر کاتێک کۆمیسیۆن وادەکەی دەستنیشان کرد ئەو کاتە ئەو لایەنانەی کە بەشدارن لە کۆی پرۆسەکە بە یەکێتی نیشتمانی کوردستانیشەوە بێگومان هەڵمەتی هەڵبژاردن و بانگەشە دەست پێ دەکات هەڵبەتە وەکو باسم کرد ئێمە لە هەرێمی کوردستانیان هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق بابەتی هەڵبژاردن و پرسی دەستور پرسە نیشتمانیەکان دیارە بە ڕێکەوتنی سیاسی لەگەڵ لایەنەکان ئەنجام دەدرێت بەڵام ئەم بابەتەی ئێستا گرفتی یاسایی بەدوادادێت ئەویش ئەوەیە کە لە حوتی حوت ئەو
وادەیە کە بە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دراوە کۆتایی دێت. یعنی ئەگەر هەر لایەنێک بچێتە ژێرباری ئەوەی کە هەڵبژاردن دوا بخرێت دوا بکەوێت ئەو کاتە گرنتی ئەوە نییە هەڵبژاردنە بکرێت یان نەکرێت لەبەرەوەی ئەگەر لە دوای بکەوێتە دوای مانگی 6 یاخود لە مانگی تەمموزە بە ئەنجام بگەیەنرێت یاخود وادەی تری بۆ دەستنیشان بکرێت وەکو باسم کرد ئەم کۆمیسیۆنی ئێستا ناتوانێت لەبەرەوەی ئەو تەمەنی کە پێی دراوە تەواو دەبێت ئەو وادەیە کە پێی دراوە لە حوتی حوت تەواو دەبێت ئەو کاتە دەبێت کۆمیسیۆنێکی تر لە عێراق هەڵبژێردرێت. عێراقیش خۆتان دەزانن ئەبێ پەرلەمان جارێکی کە لە پەرلەمانەوە شەرعیەت بۆ کۆمیسیۆنی عێراق بدرێت. اینجا ئەمە کەی ئەبێت پێی ئەچێت وەختی زۆری پێ ئەچێت ئەمە کە ئەمان باتەوە بۆ ئەوەی کە ڕەنگە ئەم هەڵبژاردنە هەر نەکرێت ئەگەر ئەم بابەتە ڕوو بدات. بۆیە یەکێتی نیشتمانی کوردستان سوورە لەسەر ئەوەی ئەم وادەیە دەستنیشان کراوە بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بە ئەنجام بگەیەنرێت. و یەکێتی پابەندی بنەماکانی یاسا و بڕیارەکانی کۆمیسیۆن و دادگای فیدراڵیە. وەکو ترس نایە یەکێتی نیشتمانی کوردستان ترسی لەو بابەتە نییە یەکێتی بۆ خۆی داهێنەری هەڵبژاردنە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی یەکێتی و سەیری پەیڕەوی یەکێتی بکەین یەکێتی لە سەرەتای دروستبوونیەوە و بە تایبەتتر لە سەرەتای ساڵی هەشتاکانەوە هەڵبژاردننی بۆ ئەنجومەنی گوندەکان داهێناوە کە ئەوە وەکو داهێنانێکی هەڵبژاردن و لە ئێستاشدا سوورە لەسەر ئەوەی کە بەشداری کۆی پرۆسەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانی خولی شەشەم بکات. ترسی نییە لە پرۆسەکە ترسی لەوە هەیە وەکو ئەوەی کە ئەمە پرۆسەیەکی دیموکراتیەوە دەستەبەرکردنی مافی خەڵکە. بۆچی خەڵک بۆ ئەم 4 ساڵە دەنگی داوە بە نوێنەرەکانی کە ئەم 4 ساڵە کۆتایی هاتووە ئێستا دەبێت جارێکی کە هەڵبژاردن بکرێتەوە و هەڵبژاردن بەدیلی هەڵبژاردن تەنها هەڵبژاردنە بۆ دوورکەوتنەوەی لە شەڕ و ئاشوو. بابەتەکە وەکو واسم کرد مەسئلە ترسی یەکێتی و لایەنەکان نییە بابەتەکە یاساییە ئەو وادەیە کە دەستنیشان کراوە وەکو باسم کرد حوتی حوت تەمەنی کۆمیسیۆن تەواو ئەبێت ئەگەر بکەوێتە دوای ئەو وادەیە ئەم کۆمیسیۆنە ناتوانێت شەرعیەتی نامێنێت ناتوانێت سەرپەرشتی ئەم پرۆسەیە بکات. ئەو کاتە دەبێت جارێکی لە پەرلەمانی عێراقەوە شەرعیەت بە کۆمیسیۆنێکی هەڵبژاردن بۆ کۆمیسیۆنێکی کە هەڵبژێردرێتەوە و ئەو کاتە ئەو کۆمیسیۆنە دەست بکاتەوە بە سەرپەرشتیکردنی پرۆسی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان. ئەو بابەتانە دوورن لە ڕاستیەوە ئەم دەنگۆیانە هەندێک لایەنی نەیار دەیکات کە بێگومان ڕەنگە ناحەزی گەلی کورد بن و دەمان بنەوە بۆ ئەوەی کە ئەم پرۆسەیە بخەنە ژێر پرسیارەوە و ژێر مەترسیەوە ئەمە ئەم دەنگۆیانە هەمی دوورن لە ڕاستیەوە و یەکێتی نیشتمانی کوردستان وەکو لایەنێکی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان و بەشداربووی هەڵبژاردن لە ساڵی 92 هەتا ئێستا بەردەوام ئەوەی دووپات کردوێتەوە کە پێویستە هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا بکرێت و هەڵبژاردنێکی نەزیه و پاک بێت و دەستێوەردانی دەوڵەتانی هەرێمایەتی و دەرەوەی تێدا نەبێت. ئەگەر لە بیرمان بێت خوا لێ خۆشبوو جەنابی مام جەلال جەنابی کاک نەوشیروان هەمیشە جەختیان لەوە کردوێتەوە کە پێویستە هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا ئەنجام بدرێت چونکە تۆ لەو وادەیە ئەنجامی نەدەیت ئەمە زەوتکردنی مافی تاکە زەوتکردنی مافی دەنگدەرەکە ئەمە دەنگدەر بۆ خۆی مافی خۆیەتی ئەمەی قوبوڵ نەبێت و ئەو دەنگۆیانە دیارە نێرانی کورد هەڵدەستن بە بڵاوکردنەوەی پروپاگەندەی ئەم بابەتانەی کە گوایە دەوڵەتان دەستێوەردان دەکەن بڕوا ناکەم ئەم شتانە ئەوەی کە هۆشیار بێت ناچێتە ژێرکاریگەری ئەم جۆرە پروپاگەندانەوە هەڵبژاردن دەستەبەرکردنی مافی تاکە بۆ دەسا و دەستکردنی دەسەڵاتە بۆ هەڵبژاردننی نوێنەرایەتێکی ڕاستەقینەیە. هیچ کاتێک من خۆم لە دەستگای هەڵبژاردنەکان کارم کردووە و لە هەموو پرۆسەیەکی هەڵبژاردنەکاندا بەرپرسیارەتی تیمی چاودێرەکان و بەرپرسیارەتیم هەبووە. هیچ پرۆسەیەکی هەڵبژاردن نەبووە لەو 5 خولەی کە باسم کرد بێگومان لە وادی خۆیدا ئەنجام نەدراوە بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان دەتوانم بڵم تاکە هێز بووە کە گزارشتی لەوە کردەوە جەختی لەوە کردوێتەوە کە پێویستە هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا ئەنجام بدرێت بە تایبەت کە لە سەردەمێکا کە جەنابی مام جەلال لە ژیاندا بوو خوا لێ خۆش بێت وەکو باسم کرد هەمیشە جەختی لەوە دەکردەوە کە پێویستە پرۆسی هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا ئەنجام بدرێت و یەکێتیش وەکو حیزبێکی سۆشیال دیموکرات بە بەردەوامی کاری لەسەر ئەوە کردووە و داکۆکی لەوە کردووە کە پێویستە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت و هیچ بەڵگەیەکیش نییە لەسەر ئەوەی کە ئەوەی جەنابەت ئەفەرمیت کە هەر پێم سیر بۆ جۆرە پرسیارە یەکێتی باسی ئەوەی کردبووە مەگەر جارێک لە جارەکان بابەتێک هەبوو بێت یا 6 11 بەڵێ 4 مەرسوم دەرچووە نەک سێوادە نەک 3 مەرسوم و لە 6 11 2022 بەڵێ پەرلەمانی کوردستان کۆتایی هاتووە و دادگای فیدراڵی سەرجەم دەسەڵاتەکانی جا ئەوەی جەنابەت ئەفەرمی بەڵێ یەکێتی تێبینی هەبووە لەسەر بەڕێوەچوونی پرۆسەکان و ڕەنگە تێبینیەکانی واضح بێت تێبینی هەبووە لەسەر تۆماری دەنگدەران لەبەرەوەی ئەم تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان لەگەڵ تۆماری دەنگدەرانی عێراق
ڕێژەیەکی زۆر دەنگی جیاوازیان هەیە، ینی ئەوەی کە باز دەکرێت 400 بۆ 600 دەنگی جیاوازە. و یەکێتی کۆمەڵێک تێبینی تری هەبووە، بەڵام ئەو تێبینیانە جێگای ئەویان نەگرتوێتەوە کە پرۆسی هەڵبژاردنەکان پەک بخات یاخود دوای بخات، یاخود یەکێتی داوای ئەوەی کردبێت کە پرۆسی هەڵبژاردنەکان دوا بخرێت. تێبینیەکان تێبینی زانستی و ئەکادمی بوون لەسەر کۆی پرۆسی هەڵبژاردنەکان کە تێبینی هەبووە لەسەر وەکو باسم کرد لەسەر تۆماری دەنگدەران بابەتی کۆتاکان، مەسئلەی یەک بازنە و چوار بازنە، ئەمانە هەموو کۆمەڵێک ڕێکاری تەکنیکی و هونەرین کە پێویستە ئەوەی شارەزای بواری هەڵبژاردن بێت کاریان لەسەر دەکات. و یەکێتیش وەکو لایەنێکی بەشدار بوو ئەو تێبینیانەی هەبووە، بەڵام وەکو باسم کرد تێبینیەکان نەبوونەتە هۆکاری ئەوەی کە یاخود نەبوونەتە گوشارێک بوو ئەوەی پرۆسی هەڵبژاردنەکان دوا بخرێت. ڕێگا بەخۆم نادەم باسی ئەوە بکەم ئایا شەرعیە یا شەرعی نییە، ڕاستە یا ڕاست نییە، ئەمە پارتی دیموکراتی کوردستان دەزانێت. بەڵام قسەکەی من لەسەر ئەوەیە نابێ ئەم بیانوانە ببێتە هۆی ئەوەی کە پرۆسی هەڵبژاردنەکان پەک بخات. و یەکێتی نیشتمانی کوردستان بیانووی نەبووە، تێبینی هەبووە، کۆمەڵێک تێبینی هەبووە لە پرۆسەکانی پێشووترا لەسەر ئەو بابەتانی کە باسم کرد، بابەتی یەک بازنە بۆ چوار بازنە، بابەتی کۆتاکان، بابەتی تۆماری دەنگدەران و کۆمەڵێک بابەتی تر.